ئەم لیژنەیە لە 23 دەیە پێکهێنراوە. لیژنەکە لە ماوەی ڕابردووە چەندین کۆبوونەوەیان کردووە، کۆبوونەوەی زۆر باشیان کردووە و کۆمەڵە ڕێشوێنیان دیاری کردووە بۆ باشتر ڕێخستنی هاتوچۆی خوێندکاران و ئەم ڕێوشوێنانە لە ئینشاڵڵا لە هەفتەی داهاتووە چێتە بواری جێبەجێکردنەوە. ئەم پرۆژەیە ڕێخستن و بە سیستمکردنی هاتوچۆی قوتابیان و خوێندکارانە لە ماڵەوە بۆ قوتابخانە و لە قوتابخانەوە بۆ ماڵەوە و ئێمە هەوڵمان ناوە لەم پرۆژەیە باشترین خزمەت بە خوێندکار و قوتابیەکانمان بکەین و بتوانین بە نرخێکی گونجاو و بە سەلامەتی بگەنە قوتابخانەکانیان و ئەم پرۆژەیە لەوە سەرچاوی گرتەوە جۆرێک لە ناڕێکی لە کاروباری گواستنەوەیە هەبووە. ساڵانی پێشوو هەوڵمان ناوە ڕێکی خین، بەڵام ئەم ساڵ بە هاوکاری بەڕێز جەنابی قایمقامی سلێمانی پرۆژەکە چۆتە بواری جێبەجێکردنەوە، لیژنەی بۆ دروست کراوە و ئەم لیژنەی دەست بەکارەکانی خۆی کردووە. لە هەفتەی داهاتوو چێتە بواری جێبەجێکردن.